خەبات لە پێناو زیادکردنی لانی کەمی حەقدەست خەباتێکی چینایەتی. یەکەمین کۆبوونەوەی شۆڕای باڵای کار دوانیوڕۆی ڕۆژی سێشەممە 15 ڕەشەممە بە ئامادەبوونی نوێنەرانی شۆڕای ئیسلامی کار و خاوەنکاران و دەوڵەت لە وەزارەتی کار بەڕێوەچوو. نوێنەرانی دەوڵەت پرسی فریوکارانە و بێبنەمای دادپەروەری حەقدەستیان هێنە ئاراوە. ئەمە لە کاتێکدایە کە دەوڵەت خۆی لە کاتی ڕادەستکردنی بودجێ 1403 بە مەجلس تەنها بە ڕێژەی 20% موچەی کارمەندانیان زیاد کرد کە بە شێوەیەکی یاسایی هەرە و ڕێژێژ لەلایەن شۆڕای باڵای کارەوە پەیڕەو دەکرێت. لەم دانیشتنەدا وەزارەتی تەندروستی سەبەتەیەکی نوێی خۆراکی خستە ڕوو بە وتەی یەکێک لە نێونەرانی شۆڕای ئیسلامی سەبەتەی بژێوی تەواو بە شێوەیەکی لانیکەمی دیاری کراوە. ئەو هەروەها جەختی کردەوە کە کرێکارێکی ئاسایی ڕۆژانە پێویستی بە 2800 کالۆری هەیە. ئەم بڕە بۆ کارە سەخت و قورسترەکان بەلانی کەمەوە دەگاتە 5000 کالۆری لە ڕۆژێکدا کە ئەم ڕێژەیە لەم سەبەتەدا زۆر کەم بۆتەوە و ئەم کەمبوونەوەیش لە سەبەتەی بژێوی ژیاندا بەڕوونی خۆی دەردەخات. نێونەرانی دەوڵەت دیسان پرسی سەبەتەی بژێوی ناوچەییان هێنایە گۆڕێ. ئەم باسە تەنانەت بۆ خۆیان و نێونەرانی خاوەنکارانیش جێگەی بەرگریکردن نەبوو. لە کۆتاییدا دۆخەکە بە جۆرێک بوو کە بەشداربووانی کۆبوونەوەکە بە شێوەیەکی گشتی پرسی لاوەکی حەقدەستی ناوچەیشیان خستە و لاوە. نێونەرانی شۆڕای ئیسلامی کار ڕایانگەیاندووە کە بە گوێرەی ئەو کارناسیەی لەلایەن گروپی کاری شۆڕای ئیسلامیەکانی کار لە سەرانسەری وڵات ئەنجام دراوە، ئاستی سەبەتەی بژێوی ژیان ئێستا 24 ملیۆن و 504 هزار چمەنەوە هەر بەم پێش کرێکاران لەسەر زیادکردنی حەقدەست پێداگری دەکەن. ئەلبەتە کرێکاران بەپێی ئەزمون دەزانن کە ئەم بەناو نێونەرانەی کرێکاران لە شۆڕای باڵای کار هەروەک ساڵانی ڕابردوو سەرەتا ئامارگەلێکی لەو شێوەیە دەخەنە ڕوو، بەڵام دوجار تەسلیمی بڕیاری دەوڵەت و خاوەنکارەکان دەبن. ئەمە سناریۆیەکە کە هەموو ساڵێک دووبارە دەبێتەوە. لانیکەمی حەقدەستی دیاریکراو بە درێژایی تەمەنی ڕژیمی ئیسلامی بەردەوام لە نێوان 3 بۆ 5 هێندە لەژێر هەڵاوسان و سەبەتەی بژێوی ژیان و سەرنجام هێڵی هەژاریدا بوو. لە نزیک بە تەواوی ساڵەکانی دەسەڵاتی جەنایەتکارانەی کۆماری ئیسلامیدا توانایی کڕینی کرێکاران بەردەوام ڕوو لە کەمبوونەوە بووە. لانیکەمی حەقدەست لە نەبەردێکی چینایەتیدا دیاری دەکرێت. خەباتی کرێکاران، مامۆستایان، پەرستاران و سەرجەم موچەخۆران چەندین ساڵە لە شێوەی مانگرتن و خۆپیشاندان و ناڕزایەتیدا بەردەوامە. کرێکارانی خەباتکار کۆمەڵێک داواکاریان هێناوەتە گۆڕێکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندیان بە پرسی حەقدەستەوە هەیە. بۆ نمونە کاتێک ئەوان جگە لە هێنانە ئارای ڕاستەوخۆی خواستی زیادکردنی حەقدەست لەسەر پێویستی جێبەجێکردنی دادپەروەرانەی تەرحی تەبەقەبەندی پیشەکان، کەمکردنەوەی باجی ناڕاستەوخۆ، یەکسانکردن، دوورخستنەوەی پەیمانکارەکان و گرێبەستی ڕاستەوخۆ و هیتر پێداگری دەکەن مەبەستیان هەمان زیادکردنی حەقدەستە لە فۆرمەکانی تردا. بەڵام ئەم خەبات و تێکۆشانە بێکەوە گرێ نەدراون و ئەمەش کرێکارانی لە بەرامبەر شۆڕای باڵای کاردا کە نێونەرایەتی هێزی ڕێکخراوی دەوڵەت و خاوەنکاران و شۆڕای ئیسلامی کار دەکات لاواز کردووە. هەڵبەت خودی کرێکاران و ڕێکخراوە سربەخۆکان زۆر جار لەسەر پێویستی یەکگرتووی و هاوپشتی کرێکاری جەختیان کردوێتەوە. 4 ڕێکخراوی سربەخۆی کرێکاری لەوانە سەندیکای کرێکارانی نەیشەکەری هەفتەپە، گروپی یەکێتی خانەنشینان، کۆمیتەی هەماهەنگی بۆ یارمەتیدان بە پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان و کرێکارانی خانەنشینکراوی خوزستان لە بەیاننامەیەکدا کە لە 6 ڕێبەندانی 1402 دا بڵاویان کردەوە سەرنەنوێ لەسەر پێویستی یەکگرتووکردنی خەباتی کرێکاری بە تایبەت لە پێناو زیادکردنی حەقدەستدا پێداگریان کردووە. ئەوان کە بە لە بەرچاوگرتنی هەڵاوسانی ساڵی داهاتوو داوای لانی کەم 45 ملیۆن تمەن حەقدەستی مانگانەیان کردووە، لە بەشێکی بەیاننامەکەیاندا نووسیویانە لە پرسی خەبات بۆ زیادکردنی حەقدەست وەک بوارەکانی دیکەی خەباتی چینایەتی کرێکاران، یەکێتی و یەکریزی چینی کرێکار و پێکهێنانی ڕێکخراوگەلێکی بەردەوامی ئابووری و کۆمەڵایەتی سەندیکا یان ڕێکخراوەکانی هاوشێوەی گرنگیەکی سەرەکییان هەیە.
خەباتی کرێکاران لە بوارەکانی ئابووری و کۆمەڵایەتیدا بە تەنها ناتوانێت دەستکەوتێکی ئەوتۆ بەدەست بێنێت. هەر بۆیە پێویستە هاوکات لەگەڵ خەبات و تێکۆشان لە پێناو داواکاریە ئابوووریەکاندا پێشخستن و پەروەردە و چالاکیە کرداریەکانیش بە مەبەستی دانانی بناغی خەباتی سیاسی سربەخۆی چینی کرێکار و ڕێکخراوەکانی بەڕێوە بچێت، چونکە خەباتی چینایەتی کرێکاران تەنیا لە حاڵەتێکدا شانسی سەرکەوتنی دەبێت کە بە شێوەیەکی یەکگرتوانە و ڕێکخرا و لەسەر بنەمای ئامانجە درێژماوە و هەنووکەیەکانی چینی کرێکار و بە بەشداری بەربڵاو و چالاکانی جەماوەر بەڕێوە بچێت.